3 مانگ و زیاتر لە 1000 ناڕزایەتی مافوازانە. کۆبەندی هەواڵە کرێکاریەکان نیشان دەدات کە کرێکاران لە 3 مانگی پاییزی ئەم ساڵدا 740 چالاکی ناڕزایەتیان بەڕێوە بردووە. هەروە 338 چالاکی لەلایەن خانەنشینانەوە ئەنجام دراوە. خاوەن کارە دەوڵەتی و تایبەتەکان هەوڵیان دەدا بە پێدانی بەڵێنی پوچ و بێبنەما بە کارهێنانی ڕێکخراوی ساختە و کەسانی دەستپەروەردە و یان تەنانەت پژوێخستنی ویست و داواکاریەکانیان کرێکارانی لەسەر کار ماندوو بکەن بۆ ئەوەی ناچار بن واز لە داواکاریەکانیان بێنن. ئەوان چەند مانگێکە دەستیان کردووە بە دەرکردنی کرێکارانی ناڕازی و مانگرتوو. بۆ نمونە 15 نوێنەری کرێکارانی نەوتی ئەرکانی سالسی پیشەسازی نەوت بەهۆی داوای مافی پیشەیی و یاسایی خۆیان و هاوکارەکانیان لەگەڵ مەترسی دەرکردن بەرەو ڕووبوونەتەوە. ئەم کرێکارانە بەکردەوە نوێنەرەتی 120,000 کرێکاری ئەرکانی سالسی شرکەتی ملی هەڵکەندنی ئێران و پیشەسازی نەوت دەکەن و ڕاهێنگەیاندووە کە مانگی جۆزەردانی ئەمساڵ لەلایەنە و شرکەتەوە بە ناوەندی وەرگرتنی باشوور ناسێنراون و دوای بانکێشکردنیان لەلایەن ئەم ڕێکخراوەوە سەبارەت بە ویست و داواکاریە پیشەییەکانی هاوکارەکانیان و هۆکاری داواکاربوونیشیان ڕوونکردنەوەیانداوە. بەپێی دوایین زانیاریەکان لە ماوەی 7 مانگی ڕابردوودا 2 کەس لەو کرێکارانە حکمی دەرکردنی حتمیان بۆ دەرچووە و 5 کەسیان چاوەڕێی وەرگرتنی حکمی دەرکردنن و هەروە 8 کەسیان لە نۆبەی بانکێشکردندان بۆ ناوەندی وەرگرتن بۆ ئەوەی تەکلیفی مانەوە یا دەرکران لەسەر کارەکانیان ڕوون ببێتەوە. سەرەڕای ئەم تاکتیکە نوێیە ئەم بەشە لە کرێکارانی نەوت بە درێژەدان بە خەبات و ناڕزایەتیەکانیان و پتەوکردنی یەکڕیزی خۆیان بە خاوەنکارە سەرەکی و پەیمانکارەکانی نەوتیان نیشان داوە کە هەر وەک چۆن پیلانی بەکارهێنانی ڕێکخراوە دەستکردەکانی دەوڵەتیان پوچەڵ کردەوە، هەراواش لە ڕێگەی خەبات و ناڕزایەتی خۆیانەوە هاوکارە دەرکراوەکانیشیان دەگەڕێننەوە سەرکارەکانیان. بە پێی راپۆرتی شۆڕای ڕێخستنی کرێکارانی ئەرکانی سالس، ڕۆژانی 2-3 بەفرامبەر 1000 کرێکاری نەوت بە مەبەستی بەدەستهێنانی ویست و داواکاریەکانیان دەستیاندایە کۆبوونەوە و مانگرتن. ڕۆژی 4 بەفرامبەر ژمارەی ناڕازیان گەیشتە 5,000 کەس. ناڕزایەتیەکان ڕۆژی 8 بەفرامبەریش بەردەوام بوو. شۆڕای ڕێخستنەکان ڕایەنگەیاند کە ئەو ئاکسیۆنە شکۆدارانە سەرەڕای هەموو ئاستەنگەکانی یەکێتی دەستکردی دەوڵەت واتە توندگویان دەستەبەر بوون. ویست و داواکاری ئەم کرێکارانە کە داواکاری سەرجەم کرێکارانی پەیمانکاری نەوتە بریتین لە مافی ڕێکخراوبوون و کۆبوونەوە و ناڕزایەتی، نەهێشتنی بە تەواوەتی شرکەتە پەیمانکاریەکان، گەڕانەوەی سەرکاری بێشەرت و مەرجی یاسر ئەحمەدی نژاد و سەرجەم کرێکارە دەرکراوەکان و کۆتایی هێنان بە هەڵس و کەوتی ئەمنیەتی لەگەڵ کرێکارانی ناڕازی، جێبەجێکردنی دروستی تەرحەی تەبەقەبەندی پیشەکان و نیزامی پێدانی حەقدەستی دادپەروەرانە و یەکسان لەگەڵ کرێکارانی فەرمی و گرێبەست بە پەیڕەوی لە ڕێکەوتنەکانی پێشوو لەگەڵ وەزارەتی نەوت، جێبەجێکردنی بێجیاوازی بەرنامەی 14 ڕۆژکار و 14 ڕۆژ پشوو بۆ کرێکارانی کارگێڕی و پشتیوانی و باقی کرێکارانی تر، زیادکردنی حەقدەستی هاوتەریب لەگەڵ شرکەتەکانی دیکەی ڕۆژاوای کارون، ڕێخستنی سەعاتەکانی کاری کارمەندانی خۆجێیی یان پشوو ڕاگەیاندنی ڕۆژانەی پێنجشەممە، دەستنیشانکردنی ڕۆژێکی دیاریکراو لە مانگدا بۆ پێدانی موچە، پێدانی پاداشتی بەرهەمهێنان و پاداشتی بۆنە جیاوازەکان، دانی هەموو ماف و مەزایە دواکەوتوەکان، هەڵبژاردننی بیمەی تەکمیلی بەپێی ڕاددە و پێشینەی خزمەت. خەباتی بەردەوام و شێلگیرانەی کرێکارانی خانەنشینیش هەمان تایبەتمەندی بۆ ئێرانی کرێکارانی نەوتی ئەرکان سالسی هەبووە. ئەم خانەنشینانە کە بەرزترین ئاستی موچەی مانگانەیان 8 ملیۆن تمەنە، بەم بڕەکەمە تەنیا دەتوانن بۆ ماوەی هەفتەیەک پێداویستیەکانیان دابین بکەن. هەر بۆیە چەند ساڵێکە گروپە جۆراوجۆرەکانی خانەنشینان هەر کامەیان ڕۆژێکی هەفتەیان دیاری کردووە بۆ کۆبوونەوە و پێداگری لەسەر داواکاریەکانیان. ناڕزایەتیەکانی ڕۆژانی دووشەممەی کرێکارانی خانەنشینکراوی بەشی پەیوەندیەکانی وڵات سەبارەت بە کەمبوونەوەی توانایی کڕین، نەدرانی ویست و داواکاریەکانیان و ڕاگررتنی خزمەتگوزاری بیمەی تەکمیلی دەرمان هەروە بەردەوامە.
ئەم خانەنشینانە بە شێوەیەکی ڕێکخرا و هاوکات لەگەڵ ژمارەیەک لە پارێزگاکان بە بەڕێوەبردنی کۆبوونەوە ڕێپێوان و دانی دروشم و هەڵگرتنی پلاکارت لە بەردەم بەڕێوەبەرایەتی گشتی پەیوەندیەکان یان لە تاران یان لە بینای ناوەندی شرکەتی پەیوەندیەکان ویست و داواکاریەکانیان خستۆتە ڕوو. بە پێی دوایین هەواڵەکان ڕۆژی دووشەممەی ڕابردوو ئەم ناڕەزایەتیانە لە پارێزگاکانی ئازەربایجانی ڕۆژهەڵات و ڕۆژاوا، ئیسفەهان، ئیلام، زەنجان، فارس، کوردستان، کرماشان، گیلان، هۆرمۆزگان و پارێزگای تاران لە بەردەم بینای ناوەندی شرکەتی پەیوەندیەکانی ئێران بەڕێوەچوون. خانەنشینان هاوکات لەگەڵ دروشمە داواکاری تەوەرەکان کۆمەڵێک دروشمی سیاسیشیان لە دژی بێعەداڵەتی، گرانی و هەڵاوسان، شەڕ و کوشتار و ئیعدام بەرزکردەوە خوازیاری ئازادی زیندانیانی سیاسی بوون. خانەنشینان ئەگەرچی بە گوێرەی پیشەکانیان لەوانە کارکردن لە بواری پەیوەندیەکان پەروەردە، فولاد و نەوت توانیویانە تا ڕادەیەک خۆیان ڕێبخەن، بەڵام هێشتاش زۆر پڕش و بڵاون. ئەوانیش وەک باقی کرێکاران پێویستیان بە ڕێکخراوی سەرتاسەری چینایەتی پیشەیی و سیاسی خۆیان هەیە بۆ ئەوەی بتوانن ویست و داواکاریەکانیان بسەپێن و خۆیان بۆ ئەو خەباتە مێژ و سازەی کە لە پێشیاندایە تیار بکەن.